نێچیروان بارزانی ئیرۆ سەعەت 11:37 بەری نیڤرۆ لە پەرلەمانێ وەکە سەرۆکی هەرێما کوردستانی هاتە هەڵبژاردن دەبێت دوویەمین سەرۆکی هەرێمی. تەڤیک و لە هەفکردن di navbera partî û yekîtî de hatibû îmzekirin jî lê di deqeya dawî de yekîtî biryara xwe guhart û beşdarî dengdanê nebû. Dîsa jî Nêçîrvan Barzanî bi beşdarbûna 81 parlamenteran dengê 68 parlamenteran bir û bû serokê herêmî. Serokê fraksiyona partî li Parlemanê Umîd Xoşnaw ragihand ku ew ji ber beşdar nebûna fraksiyona yekîtî di civîna Parlemanê de dilgiranin û nedixwestin ev prose bê yekîtî birêve biçe. Lê belê wan biryara xwe bi paş pêşwext standibû yanî yekîtî. Xoşnaw got eger partî bixweste ev prose bê yekîtî birêve biçe, heft mehan li hêviya pêkanîna hikûmetê nedima. Fraksiyona tevgera goran ragihand ku ew pabendî rêkeftina siyasî bûn, lewma jî beşdarî civîna Parlemana Kurdistanê bûne. بەڕێز جەنابی نێچیروان ئیدریس موستەفا بارزانی بە دەنجی 68 پەرلەمانتار لە حزوڕی 81 پەرلەمانتار بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان. بێ ئامادەبوونا فراکسیۆنا یەکێتیە نیشتیمانیا کوردستانê پارلەمانتۆیا کوردستانê جیویە و نێچیروان بارزانی بربژێرê Partiya Demokrata Kurdistanê ji koma 81 parlamentarên amade bû به دنگ 68 پارلمانتران وک سروکی هریما کردستان هاته هلبجارتن. بداخی شوا لدواین ساتکانی بر لدست بکردنی کوبنوا للاین برزان لفراکسیونی یکتی نیشتیمانی کردستان آگادار کراینوا که باشداری کوبنوا کناکن چند دقیقه چیش کوبنوا دوا خراو لگلیان لحول دابوین بلان بداخوا دیار بو بڕیاری پێشینە هەبوو ئەو بەڕێزانە لە فراکسیۆنی یەکێتی بەشداری نەکەن. سەرۆکا فراکسیۆنا یەکێتیە دەبێژە ئەv پابەندی بڕیارە پارتیا خوانە و ژە بەروەیەکێژی بەشداری دە جیڤینێدە نەکردنە. فراکسیۆنا بەرەیا تورکمانیژی بە باش دەزانە کو یەکێتی نەی پاشکۆ خستن. ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئمڕۆ بەشداری پرۆسەی دەنگدانمان نەکرد بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان. دیارە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە متمانە پێدراوی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانین و پابەندین بە قەراری سیاسی حزبەکەمانەوە لە چوارچێوەی ئەو ئیتیفاقەی کە کردوویەتی. یەکێتی حزبێکی گرنگە و فاکتەرێکی گرنگە لە معادلەی سیاسی لە هەرێم دەبایە بەشدار بایە و دەبایە پشتوانی لەو پرۆسەیە بکرد بایە. عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنا کۆمەڵ داخوێکردن. دەنگنەدان بە نێچیروان بارزانی پەیوەندی بە هەڵبێستەوان دەرباری یاسایان ڕە هەیە. هەڵوێستی ئێمە و قەناعەتەکانی ئێمە جارێ با بۆ هەموو لایەک ڕوون بێ کە پەیوەندی بە کەسەکانەوە نییە. پەیوەندی بە سیستەم و پەیوەندی بە یاساکانەوە هەیە. فراکسیۆنا یەکگرتوویە ئیسلامیژی هیوی دیکە هەلبژارتنا سەرۆکی هەرێما کوردستانê ببەت دەرفەتێک ji بۆ یەکریزیان نیشتیمانی. هیوادارین ئەمڕۆ پێچێکی گرنگ بێ بەرەو گەشەپێدانی هەرێمی کوردستان بەرەو یەکریزی نیشتیمانی بەرەو بەرژەوەندی خەڵک و هەڵگرتنی ئەو دۆخە کارە ساتباویەی کە لە ژیان و بژێوی و قوتی خەڵکی هەرێمی کوردستاندایە. سەرۆکی فراکسیۆنا گۆڕانێژی دە کۆنفرانسا ڕۆژنامەوانیدا ڕاگەهاند دەبک و هەیە 20 حەزیرانێ کابینەیە نەهەیە حکوومەتە هەرێما کوردستانê بێ پێکانین. بە پێ و قسە جدیانەی کە کراوە پرسی پێکێنانی حکوومەت لە نووسترین کاتایە کە بە پێ و پلانەی پۆی دانراوە پێش 26 حکوومەت تەشکیل بێ و ڕاستەوخۆ پرۆسەی چاکسازی پرسی و چاکسازی بێتە پەرلەمان کە ئەمە هۆکاری سەرەکی بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕان بووە لە حکوومەتە. سەرۆکی هەرێما کوردستانê هاتە هەلبژارتن بەریارە پشتی جەژنێژی مەراسیما سون خارنێ بەڕێوە بچە.